سڵاوتان لێبێت بە دوواداچوونی ئەم جارەمان بۆ پرسێکی دیکەی گرنگە کە بەشێک لە چینەکانی کۆمەڵگا بۆ خۆدەوڵەمەندکردن و گەیشتن بە سامانێکی زۆر پشتی پێدەبەستن ئەویش مامەڵەکردنە بە دراوەکان بە شێوەیەکی هەواوی یاخۆت مامەڵەکردنی هەواییە بە دراوەکانەوە بە تایبەت لە نێوان تمەن و دۆلار و لیرەی تورکی و لوبنانی و سووریدا لەم بەرنامەدا بە دوواداچوون و سۆراخ بۆ ئەو کەسانە دەکەین کە مامەڵەی هەوایی بە دراوەکانەوە دەکەن و کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر بەرزبوونەوەی بەهای دۆلار لە بەرامبەر دیناردا هەیە دەمانێت بزانی کێن ئەوانەی کار دەکەن بە مامەڵەی هەوایی بە دراوەکان و کێن لە پشتیانەوەن و بۆچی تا ئێستا نەتوانراوە ڕێگری لەم مامەڵەیە بکرێت کە بووەتە هۆی ئەوەی دەیان کەس دوکان و نووسینگەکانیان دابخەن و بە قەرزاریەکی زۆرەوە بازاڕەکانی دراو جێبێتەوە. هاتوومەتە بازاڕی دۆلارەکەی شاری سلێمانی بە دوواداچوون بۆ بابەتێکی مەترسیدار دەکەم ئەویش مامەڵەی هەواییە مامەڵەیەک کە هەردوو لایەن 1 دینار لە گیرفانیاندا نییە و مامەڵەی ملیۆن دۆلاری دەکەن سەرنجامی زۆر بەشیان مایە پوچبوون و کەوتنە ژێر قەرزێکی بێشمارەوەی. ڕۆژانە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان جۆرێک کڕین و فرۆشتن بە دراوە بیانیەکانەوە دەکرێت کە بە مامەڵەی هەوایی ناو دەبرێت. خۆی مامەڵەی هەوایی چەند ساڵێکە سەری هەڵداوە لە پێشووترە ئەم مامەڵە لە بازاڕەکانی بۆسەی سلێمانی بابەت نمونە بێنینەوە ئێمە لێرەی ئەم مامەڵە نەبووە لە دوایەوەی بەهای تمەنی ئێرانی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دابەزینی بەخۆیەوە بینی دوای ئەوە وردە چەند ساڵێکە بەهای دۆلار کە تمەن دابەزی بەرامبەر بە دۆلار ئەم هەوایە سەری دەرکردووە ئەم هەوایە سەرەتا لە بازاری تمەنەکەەوە سەری دەرکرد خەڵکی مامەڵەی هەواییە کرد و دوجاریش لە ساڵی پارەوە کە دۆلار بە دینار ناسەقامگیریەکی پێوە دیارە و بەرز و نزمێکی زیاد لە حەتی کرد هەمان ئەو هەواییش بۆ بازاری دۆلار بە دینار گوازرایەوە لە ئێستادا توانین بڵین لە دۆلار بە دیناریشە هەوایی هەیە و لە دۆلار بە تمەنیشە مامەڵەی هەوایی ئەکرێت. چۆن ئەکرێت چی ئەم مامەڵەیە؟ مامەڵەی هەوایی دوو جۆر خەڵگەی کات کەسانێک کە دەسمایەیەک و ڕەسمالێکی وایان پێنیە لە دۆلار و لە دینار و لە تمەن و کەسانێکیش بەعکسەوە پارەیەکی زۆریان هەیە هەم لە تمەنیش و لە دۆلاریش ئەمانی شەر پەنابن بۆ معاملەیە دوو کەس یەکی 10,000 دۆلاریان پێیە باوای دانین واتە دەفتەرێک یەکی دەفتەرێکیان پێەیە بە زمانە سادەکەی بازار یەکی دەفتەرێک بای 50 دەفتەر دۆلار تمەنەکرێت کە کات بەلایکەمەوە 25 میلیارد تمەن لە هەمان کاتە بەرامبەر 25 میلیارد تمەنەکەی پێ نییە بەرامبەریش کڕیارێک فرۆشیار پێی نییە و کڕیاریش 25 دەفتەرەکەی پێ نییە باشە لێرە هەردوو لایەن خۆیان ئامادەیەکەن بۆ ڕۆژی دواتر لە ڕۆژی دواتر بە هەر چەندێک بێت ئاڵوگۆڕەکەی لە زەرەرەکەی دەن ئەم کە دەستمایەکەی دەفتەرە دۆلارە زەرەری کردبێ لەو دەفتەرە ئەدا ئەمی تریشیان کە هەر دەستمایەکەی لە ئەسڵا دەفتەرە دۆلاری پێبووە قازانجی کردبێت سە قانجازەکەی کەواتە هەردوو لایەن ئەو پارەی کە باسی لێوە ئەکەن بایی 50 دەفتەر دۆلار کڕین و فرۆشتن بە تمەنۆ کرابێ نە ئەم 50 دەفتەرەکەی پێ لە واقعا نە ئەویش بایی 50 دەفتەرەکە تمەنی پێیە واتە من نیەم بۆ لای کاک ئیسماعیل ئەڵێم کاک ئیسماعیل با بکەین بە دۆلار لەبەر خەڵک زیاتر دۆلار مامەڵی پێوەکە و بە ڕوونتر بێت باش دەڵێن سبەینێ ڕۆژی دووشەممە 10 وەرەقە ماڵم بێ لە جەنابەت 10 وەرەقەم ئەوێت باشە جەنابیش ئەڵێ ماڵە بێ بە 152 باشە بەیانی یەیتەوە بووە بە 153 تەنها زەرەرەکە مامەڵی پێوەگرێت و لە بنەڕەتدا لە وەرەقەکە نییە بەم شێوەیە زۆر شێوەی هەیە لە ئێستا زۆر شێوەی هەیە شێوەیەکیان هەردوو لامان زەرەری دەوەرەقەکەمان پێیە هەردوو لامان زەرەری دەوەرەقەکەمان پێیە شێوەی دووەمیان من هاتووم 20 دەفتەر دۆلارم کڕیوە با من و تۆ بە نمونە بێنینەوە من کەسێکی هەواییم 20 دەفتەرم لە تۆ کڕیوە
50 وەرەقەم پێیە زیاتر تۆ بیست دەفتەرەکەت ئەوێ سبەینێ لە من دێم لە بازار بیست دەفتەرەکە بۆ تۆ ئەکرم ڕوبەڕووی تۆ یەکەمەوە خەڵکەکان خۆم پارەکەم پێ نییە زەرەری بیست دەفتەرەکە ئەدەم بۆی هەیە 50 گەڵاکەم فەوتێ بۆی هەیە سیارەکەم بفرۆشم بیخەمە سەری بۆیە خانۆکەیشم بفرۆشم بۆ هەیە لە بازاریش دەرکرێم ئەم بیست دەفتەرە بە نمونەیەنمەوە کەسان هەبووە لە بازار بەداخەوە خەڵکی زۆر بەڕێز بوون دوای پەنپەنیان بۆم ئیشە بردووە لە بازار دەرکراون ئاوت بوو ئەو مامەڵەیە تقریبا لە ساڵی چەندەوە سەری هەڵدا ئەتوانین بڵێن مامەڵەی هەوایی تمەن 4-5 ساڵێکە سەری هەڵداوە وە لە دینارەکەیشە تقریبا لە پارەوە سەری هەڵداوە ئەمە دوو هۆکارەگرێ لە بازارەکان یەک لە دەرەوەی بازار زۆر کار کە ئیش و کار نامێنێت خەڵکی پەنا باتە ئێرە ئەوەی کە ڕئەسمالی پێنی وەکوم وتم جۆرێ لە خەڵکی کە پارەکەی کەمە صاحبی دەفتەرێ دوو دەفتەرە پەنا بۆم ئیشەیە با بەعکسەوە زۆرێکیش کە سەرۆت و سامانی وخوا پێیداوە هەر پەنا بۆم ئیشەیە بات هەردووچیان لە ڕاستیە غەڵەتن چونکی ئەوەی کە کەمی هەیە بەڕاستیە بێ بە کەمەکە ڕازی بێ وەخوای گەورە فەرمێ وكأي من دابة في الأرض وكأي من دابة لا تحمل رزقها الله يرزقها وإياكم هیچ گیان لەبەرێ نەم سەرزەویان ناڕوا بڕوە هەموو ڕیسقەکەی دابێ بە کۆڵیا لە یەک شەو ڕۆژە بەڵکو خوا بە تەدریجی ڕزقێدا الله يبسط الرزق لمن يشاء خوا بيوێ ڕزقێک بە کەسێک بدا پێی تاقیەکاتەوە بە کەسێکی تیشی نەدا بێ تاقیەکات بۆیە فضل الله بعضكم على بعض في الرزق خوای گەورە فەزڵەدا بە کەسانێک کە زیاتیان نەداتێ کەسانێکە کەم بەڵام ئەردوو جۆرەکە لەم معامەڵەی هەواییە تێکەون ئەوەی کە زۆری هەیە پەنابا بۆم هەواییە دوجارە دۆڕێت ئەوەی کە کەمیشی هەیە پەنابا بۆم هەواییە ئەمیش هەر دوجارە دۆڕێت ئەگەر براوە بێت ئەوەی کە براوە بێ هەر دۆڕاوە دۆڕاوەش بێ هەر دۆڕاوە براوە بێ بە حرامی دەسی کەوتووە و شەرعی نییە چونکی دۆڕاوە ئەگەر دۆڕاویش بێ ماڵ خان و سەیارە بڕوا بکە ئەمانەی تایە ماڵ و مناڵی کەوتۆتە سەر جادە بە زانیاری ئەم قسانە ئەکەی ئەم بابەتانە ڕوویداوە لە دراوسەکانە لە دراوسە دوکانەکانە لە بازارەکەتانە یاخود نەخێر ئەمە ئەرزانیاریەکەەوە ئەیڵیت بەداخەوە زۆر بەداخەوە من کەسێکی هاوڵی ڕەفیقی خۆشەویستی خۆمە و کەسێکی دیندار و خێرکەریش پەنای بۆ هەوایی تمەنەکە برد 2 هەفتە لەمە پێش ئەمەی بەسەرا بەداخەوە ئەیڵێم بەڵێ هەموو بە بەڵگەوە لامانە 2 هەفتە لەمە پێش 2 هەفتە یعنی بەردەوامە من ڕووەدات بۆیە ئەو بە ڕێزانەی کە ئێمە ئەڵێن ئیلتیزامێکیانەیە بە دینی خوا و شەرعی خواوە با خۆیان نەدەن لەمە چونکی دوجار وتمان بە هەردوو دیوەکەی زەرەرۆمەند دەبن ئاسایشی سلێمانی خۆ بە ڕێنمایی نابێتی و قەدەغی کردووە بۆ چی هەیە ئەکەوێتە سەر تاک ئاسایش دەستیان خۆش بێت ڕاستە چونکی مەشاکیل دروسە بێ لە مەشاکیلەکان زۆرڕووی ئاسایشە بێتەوە لە بازارەکانە هەیە بۆچی ڕێگری لێ ناکرێت ناکرێت زۆر جار بە گروپات ڕێگری لێکرێت تیلیگرام ئەتوانن ئاسایش لە ڕێی گروپات و تەلیگرام و واتساپ ڕێگریکەن بەڵام ناتوان ڕێگری لە من و تۆ بکەن کە غەیری گروپات ئەوە ئەم ئیشەکەین لەبەرەوە زۆر کات ئاسایشی کە ڕێگریەکە کات قازانجی خەڵکی تایە بڕوا بکە یعنی زۆر کەسە بووە من دوێنێ کەسێکم ئەم باسەمان کرد بەیەکەوە وتی خۆزگایە زووتر من گوێم لەم قسانە بووایە میشەم نەکردایە بەڵام خۆ تازە دۆڕان یعنی ئەو بڕیارەی ئاسایشی زەری کردووە بڕوا بکە لە مەسلحەتی خەڵکیە بەڵام پێویستە جێبەجێش بکرێت نەک تەنها بڕیار بێ وانە یعنی بچێت ڕێگری بکە لە بازارەکان ئەمە نەکرێت ئەتوانرێت لە ڕێی واتساپ تەلیگرام ئەمانە ڕێگری لێ بکرێت حکومەت ئەتوانێت ڕێگری بکە بەڵام لە ڕێی فەردەوە تاکەوە ڕێگری لێ ناکرێت لە بازارەکەی خوارەوە ئەو مامەڵەیە هەیە هەبوو بەڵام ئێستا تۆزێک کەمترە لەوەی هەفتەیەکە بڕیارێکی لەو جۆرە دەرچووە بە تەبلیغاتی شاتووە بەڵام ئەڵێم لە گروپاتەکاتە گروپات ئەگەر بیانەوێ زەختکەن ئاسایش ئەتوانن نەیەڵن بەڵام وەکو تاک من و تۆ بە نمونە بێنینەوە ئەم ئیشەیەکەین دوور لە چاوی کامیرا و دوور لە چاوی واتساب و گروپاتەکان ناومان ناچێت لەما هەر دوجار تێکەوین ئەوەی زۆر کات لە تمەنەکە ئەگوزارێت لە گروپاتان نییە خەڵکی خۆیەتی کەسێک لەگەڵ 10 کەسە و معاملەی کردووە لەگەڵ هەردەی دۆڕاوە دوجار هەردوو لایەن دۆڕاون ئەوەیشی کە براوە بووە کابرا دۆڕاوە ئەچێ داوای چی لەیەکە هیچی پێ نییە کارە ساتە معاملەیە نووسراوێکی یاساییش نییە ئەم بابەتە ئەوەش کێشی هەنجار لەکرێتەوە کابراڵێ من
پارە نایە ئەو حاڵکاتانە نەبووە بەڵێ پارە نایە پارەی پێ نییە واگەن نووسراویشی پێبوو پێی نەبوو چی لێ یەکەیت کێشەکە ئەمەیە کەوتۆتە ساجی عەلی کورواتەنی وەنی ئێگە نووسراویشی پێبوو خۆ پێی نییە دوجار بەریەدەن و تەواو ئەو کێشانە هەبووە باڵێ هەبووە کابرا گیراوە دوای ماوەیەک بەر بووە لە مۆزوعی پارە خەڵکگرتن زۆر کەمە مەگەر کەسانێ پارەی ئەمانەتیان بە واقعی لابوو بێ و بگیرن ئەوە لە ڕێ ئەو محامیە و دادگانەوە کە شارەزان زیاتر عقوباتەکانی چۆنە ئەوان باشترەزانن بەڵام زۆر کەسەیە پارەی خەڵکی خواردەوە ئەیش سوڕێتەوە ئەمما مەڵە هەواییە سەری دینار و دۆلارەکە ناخواواتە دۆلارەکە نافڕێت و دینارەکە بەرەو شکست و لاواستە بڕوە وای لێ کرد لە پێشووترا ئێمە زۆر قسەمان ئەوەی یاری بە بازاڕەکە ئەوەی نایەڵێ بەهای دۆلار بە دینار جێگیر بێت هەواییەکان و گروپاتەکانن لە شەوا بۆ نمونە بیەنینەوە هیچ بازارێکی بۆسە لە عێراقا نییە ئەوان لە شەوە 2000 دیناریان سەرخست 2000 دیناریان داخست کاتێک کە نرخی دۆلار بە ڕسمی دابەزێنرا بۆ 132,000 بەرامبەر بە 100 دۆلار عێراق زیانێکی گەورەی لە خۆی داوە واتە زیانەکەی عێراق زۆر گەورەیە چکە حەجمی ئەو پارەی کە عێراق حەواڵەیەکە و ئەیگۆڕێتەوە بە دینار حەجمێکی گەورەی و قەبارەیەکی گەورەیە لە بەرەوەی پارەی نەوتی عێراقە بەڵام کێ مستەفیدە لەمە ئەوانەی لە پشت دیاریکردن بە بازاڕی ڕەشەوەن ئەوانەی کە مستەفیدن لە جیاوازی ئەو نرخە و ئەوانەی کە کێشە دروست دەکەن لە حەواڵاتی ڕسمیە بۆ بازرگانە حەقیقیەکان چکە گەر بازرگانێکی حەقیقی سوودمەند بێ لە نرخی ڕسمی دۆلار ناچار نابێ بچێ لە بازاڕی ڕەشا بۆ هەر 100 دۆلار 20,000 زیادە بدام 20,000 زیادەکەی بچێتە گیرفانی کۆمەڵێک بەرپرسەوە کە لە پشتی ڕاگررتنی نرخی دۆلارن بە بەرزی ئەمانە دەسەڵاتدارن ئەمانە سیاسی باڵان لە عێراقا ئەمانە لە پشتی بەشێ لەو بانقانن کە بەشدارن لە ئەم پرۆسەیە مامەڵەی هەواییش هۆکارە بۆ ئەوی خواست لە دۆلار بەرز بێتەوە دوو شتی تریش هۆکارە یەکێکیان ئەم مامەڵە کە ناویان ناوە مامەڵەی هەوایی کابرایەک ملیۆنێک دۆلارە فرۆشێ بە نرخێ لە لەحزەیەکە دوایی نرخەکەی بەرزە بێتەوە و قازانجەکەی وەرەگری و دۆلارەکەش بوونی نییە ئەمە بە دڵنیاییەوە زیانی گەورەی هەم بۆ بازاڕی نرخی دۆلارێ هەم بۆ کەسەشکە و مامەڵاکە ڕەنگە لە ڕووی شەرعیەوە مامۆستایانی ئاینیش باسی مامۆستایانما وەرگرتووە بەڵێ بابەتێکی ڕێپێدراو نییە لە بەرەوەی مامەڵەیەکی حەقیقی نییە ئەمە ئەتوانم بڵێم لەوە وەرگیراوە کە ئێستا بەشێک لەو شوێنانەی تر لە هەرێمی کوردستانە ناویان لێناوە بۆرسە نییە ینی ناویان لێناوە بۆرسە گینا لە حەقیقەتە لە پشتەوەی ئەو سیستەمەی ناویان ناوە بۆرسە تەلاعوبێک هەیە و ڕەبت نییە بە بۆرسەی ڕسمیەوە بۆیە خەڵکێکی زۆر تیا زەرەرمەند بۆ مامەڵە هەواییەکە هەمان مامەڵەی هەواییە لە بری ئەوەی لە ناو بازاڕی دراوە بکرێ لەسەر ئایپاد و لەسەر کۆم گروپی تیلیگرام و بەڵێ ئەم گرفتە بۆ عێراق بەشێکە لە هۆکاری یاریکردن بە نرخی بازاڕ و دۆلارەوە زۆر جار ئێستا حالیەن نرخی دۆلار بانقی مرکزی وەزارەتی مالیەی عێراق بە ڕسمی دیاری کردووە بەڵام ئەوە مامەڵەی پێ ناکرێت لە بازاڕە کێ یاری بە بازاڕەکە ئەو مستەفیدە گەورانەی پشتی سوودمەند لە نرخی بەرزی دۆلار لە بازاڕە بۆ ئێمە گرفتێکی گەورەی سەرێشەیەکی گەورەی بۆ کۆی عێراق دروست کردووە و عێراقی هێناوەتە مەترسی ئەوەی بەهای دینار لە بەردەم مەترسی ئەوە بێکە ئینهیار بکە زیاتر داببەزێ کە ئەرکی بانقی مرکزیە بەهای دینار
ڕابگرێەوە بەرزی بکاتەوە بەڵام پێی ناکرێ ماوە ئیجراعاتەکە بەڵام ئیجراعاتەکان کاتین بۆیە دەبینی ئێستا جیاوازی بازاڕ و نرخی ڕسمی هێشتا هەر بە بەرزی ماوەتەوە کاکسۆران بۆ قەدەقە ناکرێت لە ڕووی یاساییەوە ئێوەکو تەنانە ئەو بابەتە قسێک یاسایی ماوەرگتووەڵێ دقێکی یاسایینی ئەم مامەڵایەنە قەدەقە بکە مەسلەی مامەڵی هەوایی ئێوە بۆچی و کۆنجبەی نوێنەران کار لەسەرەوە ناکەن ئەم مامەڵە نایاساییانە یاخود بێبدەمایانە ڕابگرن بە پێی یاسا و قەدەقەی بکەن طبعا مامەڵەی نایاسایی چ بانک بیکە چ بازرگانێک و کۆمپانیایەک بیکە چی ئەشخاص بیکە لەژێر چاودێری بەردەوامایە بانکی مرکزی ئەڵەیە نووسنگەکانی دراوی هەرێمی کوردستان لەژێر چاودێری ئێمانین لەژێر چاودێری هەرێمان لەگەڵ ئەوەشە مامەڵی هەوایی مەبەستەوەی لە باشوور و ناوەڕاستی عێراق ناکرێت ئەگەرەکرێت چۆن بە یاسای قەدەقەتان دەکرد تەنانە لە یاسای عێراقییان نییە بەڵێ عقوباتی عێراقی ئەزانی دراوی ئەلەکترۆنیش بەشێکە لە کێشەکە مامەڵەی هەوایی بەشێکە لە کێشەکە یۆ بۆچی بە ئەرکەکە هەڵناسنەوەکولانی یاسای بۆم بابەتە دەرکە ئەرکی بانقی مرکزی و ئەرکی لایەنی ئەمنیە ئەم کارە بکە بەشی یاساینی قەدەقەی بکات قسەکەم لەوەیە ئێوە بۆکو پەرلەمان بەشی ئەوە یاسای بانقی مرکزی و یاسای تایبەت بە سعری سەرف هەموو ئەمانە بەشی ئەوە ڕێیداوەکە ئەم مامەڵانە قەدەغە بکرێن خۆ یاسا ڕێی نەداوە بە نایاسایی پارە حەواڵە بکەیت و سپی بکەیتەوە بەڵام ئەکرێ چی ڕایەگرێ دەسەڵاتداران وەتە لە پشت و بابەتەوە کاکسۆرە بەدڵنیاییەوە دەسەڵاتداران گەندەڵە گەورەکان لە پشتی ئەم مامەڵێون و لە پشتی بەردەوامی ئەم جۆرە مامەڵێون هەرچەنە ئیجراعاتەکانیش تا ئێستا بەردەوامە بۆ نمونە 300 کۆمپانیای دراو حەواڵات قەدەغە کراوە لە بەشداری و لە مامەڵە بە دۆلارەوە بۆ نمونە تا ئێستا لە 2016ەوە 31 بانک قەدەغە کراون لە مامەڵە بە دۆلارەوە چ عێراق بیکاوەک بانقی مرکزی چ خەزانەی ئەمریکی بیکاوەکو سزادان چکە دۆلار و جوڵەی دۆلار و خاوەنی دۆلار هەمووی ئەمریکایە وەکو چۆن حەسڕەن تۆ ناتوانانی نەوت بە دراوێکی تر بفرۆشی ئەبێ نەوت بە دۆلار بفرۆشی دۆلاری نەوتیژە چێتەوە بانقی فیدراڵ لە ئەمریکا و دوایی دێتەوە بۆ ئەو وڵاتە و وەکو چۆن هەموو حەواڵەیەکی دۆلار ئەچێتەوە ژێر چاودێری ئەمریکا و قوبوڵەکرێ ئەو جادا بەزێ بۆیە عێراق لە بەردەم مەترسی ئەوە یا دەبێ ئەم کەلێنانە حەلکە بۆ ڕاگررتنی بەهای دینارەکەی یان لە لەحزەیەکە تووشی ئینهیارێکی گەورە و لە دەستدانی بەهای گەورەی دینارە بین بەم مامەڵە نایاسایانەوە خەڵکێکی زۆریش خۆی کە لەو بازاڕە ئەم مامەڵە نایاساییانە کات تووشی زەرەرە بێ کاکسۆران نووسراوێکی ئاسایشی سلێمانیم لایە کە ساڵی ڕابردوو تەماندەری کردووە لەوەی کە داوا لە بازاری دراوی شاری سلێمانیەکە بە دیاریکراوی کە مەسەلەن هەندێک بابەتی خستۆتە ڕوو مەسەلەن ئەو کەسەی کێت حواڵە وەرەگرێت پێویستەکان ناسنامەی پێ بێ یان وەکیلی ڕسمی بێت نەک تەنها هاوڕێک بێ کەسێک بێبینێرێ هەندێک خاڵی دیکەش کە پێویستەکە بەڵام ئەوەی کە سەرنجی ڕاکێشە ئەڵێ پێویست دەکا تەواوی مامەڵەکان ڕوبەڕوو بە چۆن بڵێ شتێک هەبێ وەکو بەرجەستە بێ کەواتە ناڕاستەوە خۆ مامەڵی هەوایی قەدەغە کردووە بەڵام لە ئێستادا وەکو ئەڵێ بەردەوامە من تەنانەت لەگەڵ بازاری دۆلارەکە سەردانم کردوون ئەوم کردوون بەردەوامە کەواتە ئەم ڕاگەیەنداوانە جدی نین پێت وایە لەبەر ئەوەی ئایا ئەگەر هێزی ئەمنی ئاسایشی سلێمانی بێوێ مەسەن لە بازاری دۆلارەکەم بابەتە قەدەغە بکە ئابە شێوەی بەردەوامە نەخێرە بێ ئیجراعاتەکان جێبەجێکردنی ڕێنماییەکان و یاسا و پەیڕەوەکان بێ ئەگەر نا یاسا قسەی باشی تایە بێ بە ئامۆژگاری ئەگەر جێبەجێ نەکرێ ئامۆژگاریش هەموو کەس گوێی لێ ناگرێ هیچ وەک بازاڕی دراو وەک بانک وەک کۆمپانیاکانی
مامەڵەی دراو نییە کە ئەبێ لە ژێر وردبینی و چاودێری بەردەواما بن. هەرچەنە بوونی بازاڕی دراو بەم شێوازە لە هەرێمی کوردستان و عێراقا لە وڵاتانی تر بەم جۆرە نییە، لەبەرەوەی هەرێمی کوردستان سیستەمی بانقیتیان نییە، چکە هەرێم جگە لەو فەرعانەی بانقە بازرگانی و ئەهلیەکانی عێراق کە لە هەرێمە هەن، هەرێم خودی خۆی سیستەمی بانقی نییەوە، کار بە سیستەمی بانقی ناکە، هەرتا ئێستا مامەڵە بە کاشەکە و بانقەکانی حکوومەتی هەرێم مامەڵە بە کاغەز و بە سیستەمێکەکەن کە ئەمە سیستەمی بانق نییە، هەر بانق نییە، سیستەمی بانق نییە. ڕەنگە هەندێک لە نووسنگەکانی حەواڵە پێشکەوتوتر بن لە بانقەکانی هەرێم کە ناویان ناوە بانق. نەبوونی سیستەمی بانقی وا ئەکا جوڵەی دراوی ئەو وڵاتە، دراوی بیانی و دۆلار بەشێکی بە نادیاری و بە نایاسایی بمێنێتەوە و نەچێتە ژێر چاودێری و وردبینیەوە. بۆیە زۆر جار کە ئیجراعاتەکانە کرێ بانقی مرکزی و تەبیزی ئەموال، سپیکردنەوەی بەشی بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە لە عێراق و هێزی ئەمنی، کۆمەڵە کۆمپانیای زۆرەگرن، کۆمەڵە خەڵکی زۆرەگرن، کۆمەڵە خەڵکی زۆر ناویان لە لیستی ئەو سپیکردنەوەی پارە و مامەڵەی نایاسایی و حەواڵەی نایاساییە هەیە و ئەمە گرفتی گەورەی دروست کرد تەنانەت بۆ بازرگانە حەقیقیەکان کە ناتوانن سوودمەند بن لە ڕێکارە یاساییەکان، ناچاریانەکەن بچنە بازاڕی ڕەش بۆ حەواڵەکانیان، لەبەرەوەی گرفتیان بۆ دروستەکرێ کاتێک کە بە شێوەی یاسایی بڕۆن کارەکەیان بکەن. ئەمانە هەموو دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی ئەمنی لی بەرپرسە کە ئەبێ زەبتی بکە، کە ئەبێ ڕێی لێ بگرێ. وەکو چۆن تۆ لە فڕۆکەخانەکانەوە ڕێپێدراو نیت لەوەندە پارە زیاترت پێبێ بچی بۆ دەرەوەی وڵات، بەڵام ئەگەر لە سیستەمی بانقی حسابەکەت ملیۆنان دۆلاری لەسەر بێ و کارتێکی بانقیت پێبێ، کەس نەچێکێکە نەلێتە پرسێ بۆ، لەبەرەوەی بە فلتەرێکی قانونیە ئەم پارە ملیۆنان دۆلاری تۆ داخلی بانقەکە بووە، وەک کە چۆن مامەڵەشی پێوە ئەەکەی لە سیستەمی نێودەوڵەتیە کە سیستەمی بانقیە دیارە کە تۆ چەند سەرفەکەی بەچی ئەدەی، چۆن پەیات کردووە، چۆن ڕایەکێشی پارەکەت، چۆن مامەڵەی پێواکەی. تەنانەت مەسەل ڕووداوەکانی دزین و کوشتنیش کەمە بێتەوە بەو شێوە، چونکە هەند ڕووداو هەبووە ئێمە وەکو میدیا زۆر کار ئاگاداری ئەو هەواڵانین، ئەگەر نەشی گوازینەوە بۆ بینەر کابرا پارەی پێ بۆ دوای کەوتو کوشتویانە یان سەرنگومیان کردو پارەکەیان، بەڵام کاتێک کە تۆ لەناو کارتێکدا بێت تەنانەت ئەو ڕووداوانەش معالەجەیەکەیت و کوشتن و دزینیش ڕوبەڕووی بەدڵنیاییەوە، چونکە دزی و کوشتن لە ئەم وڵاتی ئێمە بۆ کاشە، پارەی کاشە. ئەگەر پارەی کاش لە ماڵ و لە بەردەستانە بێ، کەس تەماعی تێناکە بچێ بیدزیە یا تاوان بکە لە بەرامبەریە. یەکێکی تر لە سوودەکانی ئەوەیە ئەو با بڵین بابەتانی کە قەدەغەن لە دەرمان، لە مادەی هۆشبەر، لە چەک، لە هەموو ئەو بوارانەی تر، کاتێک کە تۆ سیستەمێکی تەندروستی بانقیت هەبێ، ئەم مامەڵانە پارەیان دەست ناکەوێت بە فەردە و بە حەواڵەی جۆرا و جۆر لە ژێرەوە بیکەن و شتە یاساغەکانیان دەستکەوێت. کاک سۆرام کۆتا پرسیارم، ئەگەر بێت و ئەم مامەڵە نایاساییانە لەناوەنیشان مامەڵەی هەوایی بەردەوام بێ، دۆخی دۆلار لەمەیکە هەیە، باشتر نابێت؟ بە دڵنیاییەوە، چونکە ئەمریکا زۆر چاوی لەسەر عێراقە، برنەدەرەوەی دۆلار بە نایاسایی لە عێراق بەردەوامە، ئیجراعاتیش لە ئاستی پێویستە بۆ ڕاگررتنی تا ئێستا نەیتوانیوە چارەسەری گونجاو بکە. ئەگەر بەردەوام بێ، یا ڕوبەڕووی سزا بێتەوە عێراق کە ڕوبەڕوو بەوە بەهای دینارەکەی وەکو لیرەی سووری و تورکی و پارەی تمەن و وڵاتانی تری لێدێ کە بەهای گەورە لە دەسەدا وەکەوینە ژێر سزا، ئەو کاتە زەرمەندی گەورە ئابووری وڵاتەکە و هاوڵاتیەکانە. خەڵکانێک هەن لە بازاڕەکانی دراودا ریسکێکی زۆر گەورە دەکەن. خەڵک هەبووە هەموو سەروەت و سامانی 50,000 دۆلار بووە، بەڵام مامەڵەی $5 ملیۆن یان ملیۆن دۆلاری کردووە، لە پڕە مایە پوچ بووە و ئەوەشی هەبووە لە دەستی داوە و کەوتووەتە ژێر قەرزێکی زۆرەوە.
چەند جۆرێک مامەڵە لە بازاڕەکانی دراوی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. یەکێک لەو جۆرانە مامەڵەی هەواییە کە لەگەڵ هیچ پرەنسیپێکی دارایی و ئاینی ناگونجێ و جۆرێکە لە قومار. ئەوانەی مامەڵەی هەوایی دەکەن هیچ گرێبەستێک لە نێویاندا نییە. ئەوەی کە هەیە گروپێکی تێلێگرامە کاتێک تمەن دەکڕی یان دەفرۆشی کلیک لەسەر نووسراوەکە دەکەیت و لە پاشان پەڕاوێکی ئەلکترۆنی بۆ دەکرێتەوە و ئەمەش وەک گرێبەست مامەڵەی پێوە دەکرێت. بەڵام ئایا ئەم پەڕاوە ئەلکترۆنیە یاساییە؟ بۆ وەڵامی پرسیارەکەمان سەردانی یاساناسێک دەکەین. دیارە ئەم بابەتە دوو ڕووی هەیە لە ڕووی یاسایەوە. بابەت ڕوویەکیان ڕووی مامەڵەی یاخود گرێبەستە لە قانونی مەدەنی و قانونەکانی غێری جەزایی و ڕوویەکی تریشان ئەو نەسانەیە کە لە قانونە جەزایەکانە کە هەر کردەیەک کە یاسا بە تاوانی دانابێت سزای بۆ دانێ. ئەگەر لە ڕۆ مەدەنیەکەەوە باسی کەین یعنی و پەیوەندی بە معاملاتەوە هەیە کە ئەمە لە قانونی عێراقیە ئەساسەکەی بەشێکی لە شەرعەوە وەرگیراوە و بەشێکی لە قوانینی ئەجنەبی وەرگیراوە. کۆی یاساکان تەکید لەسەر ئەوواکەنەوە هەر مامەڵەیە بکرێت لەسەر هەر شتومەکێ بێت، لەسەر هەر کەلوپەلێ بێ، لەسەر هەر بابەتێ بێ، پێویستە بابەتی عەقدەکە دیاریکراوە بێ، مەحەلی عەقدەکە دیاریکراوە بێ، ئەو بابەتی کە گرێبەستی لەسەرەکرێت دیار بێ، مەجهول نەبێ، نادیار نەبێ. تێگەی بەم جۆرەیە. وە لە ڕۆسیەت سزایەکەشەوە ئەگەر تێڕوانین بۆ یاسا عێراقیەکان و هەرێمی کوردستان بکەین سەبارەت بە ئەم جۆرە گرێبەستە بە دەقیقی باسی کڕین و فرۆشتنی پارەی نەکردەوە بە شێوەیەکی هەوایی. بەڵام ئەگەر سەیری کۆمەڵی دەقیتر بکەین لە سەردەمی پۆڵ بریمەرە حاکمی مەدەنی عێراق لە ساڵی 2004 قانونیە دەرچۆ یا ئەمرێ دەرچۆ تایبەتە بە تەعاملکردن بە ئەوراقی مالی و تەحویلاتی مالی کە تیا پارە گرنگترینەتی تەکید لەوە کاتەوە کە ئەبێ بگەڕێنەوە بۆ قانونی کۆمپانیەکان کە لەوان نەسییاوە لەسەرەوەی کە هەر کڕین و فرۆشتنی هەر تەعاملی هەر تەسەڕوفێک کە بە پارەوە کرێ کە بە عمولەوە کرێ جاوەرەقی بێ یاخود ئاسن بێ هەر بابەتێکی تر بێ ئەبێ لە ڕێگی کۆمپانیای دیاریکراوە بێ لە ڕێگی کەسانی دیاریکراوە هەوێیان دیاریکراوە بێ و ئیشەکەشیان دیاریکراوە ناسنامەیان دیار بێ و بە پێی یاسا خۆشیان تۆمار کرد بێ. بۆچی؟ چونکە مامەڵەکردن بە پارەوە احتیمالی هەیە لە ڕووی تاوانکاریەوە وەکو خەسیلی ئەموال واتە سپیکردنەوەی پارە بێتە ناو بابەتەکەوکە سپیکردنەوەی پارە لە قانونی عێراقیە بە تاوان دانراوە و سزای بۆ دانراوە، سزاکەی بریتێ لە سجن و غەرامەشی تێ ئەکەوێت. لە هەمان کاتە ئەم جۆرە لە معاملە کە باشەکرێ بەیعی هەوایی دایمەیەکێ لە دوولایەنەکە کە ڕێ ئەکەونێت ئەبێ بڵێن ڕێکەونە ژنامە عەقد نییە، دایمە تەڕەفێکیان بەردەوام خەسارەتمەندە و تەڕەفێکیان قازانجمەندە و بەردەوام لایەکەی باتە و لای دۆڕێنێ. ڕێژەکەش بە ڕێژی لە 100% یان بە لە 100% ئینیارەکەیت و زەرە دەکەی یان لە 100% ئیبیتەوە. فعلەن نزیکە بێتە لەوەی ئیفلاس بە لایەنێکیانەکات و لایەنێکی تریشان چۆنەڵێ تووشی دەوڵەمەندبوونێکی لە ڕادە بە دەرەبێ و ئەمە لە ڕووی مالیشەوە کاریگەری لەسەر بازار هەیە هەرچەنە بابەتە مالیەکە تایبەتمەندی من نییە، بەڵام بە تەکید بابەتی بەرزی و نزمی دۆلار و یاریکردن بە بازاری دراوەکان و بیریشمان نەچێت لە عێراق کۆمەڵی ڕێنمایی هەیە تایبەت بە بۆرسای عێراقی کە لە بەغا هەیە دەرچووە لەوێشا تەکید لەوە کاتەوە کە یاریکردن بە بۆرسە کارێکی تاوانکاریە ناکرێت کەسێک یا لایەنی یا جیهەتێک یا حیزب یا ڕێکخراوی کۆمەڵەیەک هەڵسێ بە یاریکردن بە بۆرسەوە بە شێوەیەکی نایاسایی. لە ڕووە یاساییەکەوە ئێمە وەکو ئاماژەمان پێکرد وەکو جەنابەت تیشکی خستەسەری هیچ دقێکی ڕسمی و ڕاستەوخۆ نییە کە باس لە ئەم بابەتە بکە. بەڵام بابەتی دیگەشمان هەیە گرفتێکی دیکە هەندێک جار بابەتەکە تەنها بە یاساش چارەسەر نابێت واتە ئەگەر یاساش قەدەغی کردبێ یان بەتاوانی هەندێک جار لایەنە تەنفیزیەکە وەکو پێویست نییە. قسەکە لەوەیە ئەبێ ئەم بابەتانە لەسەر ئاستی باڵاش ئیشی لەسەر بکرێ بۆ ئەوەی ئەگەر یاساش ببێت پاڵپشتێکە بێ بۆ ئەو یاسای جێبەجێکان نەکەسانی دەست ڕۆیشت و بەشێک لە مامەڵە بکەن. ئەم بابەتە قسەکەم لەوەی تا چەند پەیوەندی نزیکە لە سپیکردنەوەی پارە قومارکردنەوە. بێگومان خۆی ئەبێ دەسەڵاتی تەنفیزی یا سوڵتەی جێبەجێکردن لە وڵاتە چاودێری بازارکە لە هەموو ڕوویەکەوە گرنگترینان بازاری دراوە چونکە بیرمان نەچێ هەموو تەعاملە مالیەکانی تر لە کڕین و فرۆشتنی کەلوپەل سلعە ئەمانە هەمووی بە پارە کرێکەوەتە ئەگەر پارەکە یاری کرد
بەرزونزمی کرد کاریگەری لەسەر کۆی نرخی شتەکانی ترەکە کەواتە ئەپێ دەسەڵاتی تەنفیزی لە محافەزە لە قایمقامێت لە لایەنەکانی تر لە ئاستی وەزارەتەکان وەزارەتی ناوخۆوە بێ چاودێری بازار کە وەزارەتی دارایە بێت چاودێری بازار کە بزانێت کێنەوە کەسانەی کە لە پشتەوە بە شێوەیەکی نایاسایی تەعامل بە بازاری دراوەکەن تەسی لە بازاری دراوەکەن بۆ نمونە بازاری درا و قۆرخەکەن بەداخەوە لە هەرێمی کوردستان تەنها لەسەر ئاستی کەسەکان نین کە یاری بە بازاری دراوەکەن و بە تایبەتی لەم 2 ساڵی ئەخیرە ئەبینین لەسەر ئاستی عێراق تەهریبی دراوەکان هەیە بۆ دەرەوەی وڵات بە شێوەیەکی زۆر گەورە بۆ دۆلاری عێراقی کە لە عێراقا بیرمان نەچێت لەلایەن بانکی ناوەندی و ئەخرێتە ناو بازارەوە بە ڕێژەیەکی زۆر و بە شێوەیەکی نایاسایی ئەبرێتە دەرەوەی عێراق و حکوومەتی عێراقی لە ڕێگەی بانکی ناوەندیەوە ئەگەرچی کۆمەڵێک ڕێکار و ڕێوشۆ نەگرێتە بەر بەڵام بینین ناتوانێت ئێستقرار بە سعری دراوەکان کە من پێم وایە ئەمە لە ڕووی قانونی و حکوومەت ئەکرێت ڕێکاری تر بگرێتە بەر بۆی ڕێگری لەم بابەتە بکە ئەمیش لە ڕێگەی ئەوەی کە ئەو کەسانە دیاری بکە کە کێن مامەڵە بە دراوەکەن و ئەبێ شوێنی فەرمیان هەبێ خۆیان تۆمارکەن بە پێی یاسا و ڕێنمایەکان تا ڕادەیەتوانێت کاریگەری لەسەر کەمکردنەوەی ئەم جۆرە بەیع و ئەم جۆرە گرێبەستە بکە چی بکرێ بۆ ئەوەی ئەم بابەتە چاچەوەکی یاسایی بۆ بدۆزرێتەوە یا خۆت قەدەغە بکرێ بە پێی یاسا و بەتاوان بناسێنرێ ڕێکارەکان چین بربەستەکان چین ئەوە ئەبێ دەسەڵاتی یاسادانان هەڵسێ بەدانانی یاسایەک تەجریمی یاخۆت بێگومان بەداخەوە ئێستا پەرلەمانمان نییە و لە ئاستی عێراقیشا ئێمە تا ئێستا یاسایەکی بۆ جۆرەمان نییە کە بە تەحدیدی ئەم بابەتە کڕین و فرۆشتنی هەوایی دراوەکان سزابات بۆیە پێویستە مشەڕی عێراقی و هەرێمی کوردستان ئەگەر بە هەمواری یاساکانیش بێ جێگەی ئەم بابەتە بکاتەوە کە هەر کەسێ بەم کارە هەڵسێت سزای بۆ دابنێ و دەقی بۆ دابنێن چکە بەڕاستی دادگا ناتوانێت سزای کەسێ بات ئەگەر لە قانونا نەسی لەسەر نەبێ و دەقی لەسەر نەهاتە بێت کاکەروان من لە ماوەی ڕابردوودا بۆ ئەم بەرنامەیە بە دوواداچوونی زۆرم کردو لەگەڵ زۆر جیهەت و لایەنە قسەم کردووە کاتێک گروپێکی تیلیگرامیان داناوە ئەم کەسانی کە مامەڵی هەواییەکەن لە نوێترین ڤێرژنە کە با بڵێن چوونەتە پێشەوە لایکێک دەکەن لایکێکی نووسینەکەی جەنابەت دەکەن کە ئەڵێ ئەوەندە ملیۆن تەمەنم دەوێت مەسەلەن لایکی دەمەکە ئۆتۆماتیکی نووسراوێکی بۆیەت ئەلکترۆنیە پڕی دەکاتەوە و عقدەکە بۆ یەکشەمە بێ ئەوەی ئەم پارەی بێ ئەو پارەی بێ ئەڵێن بەونە ئەمەوە بەو نرخە و کوامیان کەمی هێنا تەعویزەکە بۆ ئەوە کاتەوە قسەکەم لەوەیە ئایا بابەتێکی ئەلکترۆنی کەسێ هەڵسێ تایپی کا و بینوسێ و کڵەشەیە دروست کایتە ئەمە بێتە با بڵێ وەرەقێکی یاسایی یاخود نەخێر وەرەقی یاسایی و بەڵگەنامەیەکی یاسایی زۆر لەوە قورستر و بەرپرسیارەتی زیاترێک کە ئەوان ئاو بۆ سەحیە لێڕان بەڵێ خۆتان زان ئامێرەکانی پەیوەندیکردن ئەلکترۆنیات قابلەوەی دەستکاری بکرێ بە تایبەتی ئەمڕۆ مەوزوعی غەش لە ئامێرەکانی پەیوەندیکردنە و بابەتی ئەم زیرەکی دەستکردە ئەتوانێت بۆ نمونە ئێستا بەڕێستان ئەسڵەن لەسەر تەلەفۆنەکەشتان نەبن من بتوانم ئامێرەکەی ئێوە بەکاربێنم کێڵێ ئەم بابەتە کە بەڕێستان باسیەکەن لە ڕێگەی یەکێ لەو ئاپانەوە کە تەلەگرامە کێڵێ تەزویری تیان ناکرێت کێڵەوە کەسەیە کە ئەو عەقدە ئیمزاکە من پێم وایە گرێبەستی قانونی بۆی دام بمەزرێت پێویستە ئیرادەی ڕاستەقینە و ڕاستەخۆی کەسەکەی لەسەر بێ واتە من و بەڕێز کاتێک گرێبەستێککەین ئەبێ ڕوبەڕووی یەک دانیشین لە مەجلیسێکە من ئیجابی ئەنجامدانی گرێبەستەکە بکەم و تۆش ڕاستەوخۆ لەو مەجلیسە بە وجودی فیزیکی خۆت قبوڵی ئەو گرێبەستە بکەی چکە بەڕاستی گرێبەستی ئەلکترۆنی ئەگەر ئەمە گرێبەستی ئەلکترۆنیش بێ گرێبەستی ئەلکترۆنیش خۆی بۆ خۆی لە قانونی عێراقیە تا ڕادەیەکی زۆر فراغمان هەیە ڕێک نەخراوە ئەحکامەکانی ڕێک نەخراوە ئەوەی هەیە لە عێراق و هەرێمی کوردستانە گرێبەست دەبێ بە نووسراو بێ ئەبێ شایەتیشی تیابێوە نیە یان جۆرێک لەوەی یاسایی کتابێ لە ڕووی یاسایی ئەگەر شایەتی تیابێ دوایی بۆ لە حاڵەتی دروستبوونی کێشەیە بابەتێکی بابەتێکی دیکەیە بەڵێ ئەم گرێبەستەکە لە ڕێگەی ئەم جۆرە ئەپانە و ئەنجامەیرێن لە ڕووی قانونی و هیچ بنەمایەکی نییە و سبەینێ ئەم کەسە کە مافی ئەخورێ یا فێڵی لێ ئەکرێ یا پارەکەی ئەبرێ یا لە معاملەیە ئەدۆڕێن بە هیچ جۆرێ سبەینێ ناتوانێت لە محکەمە پەنابەرێ بۆ بابەتێکی یاسایی مەگەر حاڵەتێکمان هەیە ئەگەر بە ڕێگەی احتیال لە قانونی عقوباتی عێراقیە بابەتی هەڵخەڵەتانمان هەیە طریقەی احتیالی مادەی 456 یعنی بە یاسای لابەلا بەڵێ ڕاستەوخۆ لەسەرم بابەتە نیە بەڵام ئەکرێت تۆ بەڕێز خوانەخواستە ئەگەر بەم جۆرە فێڵێکی لێ بکرێ هەچەنە ئەمە خۆشی محکەمە بێ دوای یەکلایی کاتەوە کە ئەم کەسە فێڵان خەڵەتێنراوە یا بە ئیرادەی ڕاستە خۆی چۆتە ناو ئەو مامەڵەیەوە ئەمە بابەتێکە من پێم وایە پێویستە یەک هاوڵاتیان ئێمە داواکارین دوور بن لەم جۆرە مامەڵانە ئەگەر چی ڕەنگە ئەگەری تەیە قازانجێکی دەستکەوێ بەڵام ئەگەری دۆڕانەکەی زیاترە چکەوەی ئەم ئەوانە ئەم کاراکەن لە پشتیەوە شارەزایەکی باشیان هەیە لە فێڵکردن لە خەڵکە ئەمانە بە شێوەی تۆڕن
ئەمانە تۆڕی تاوانکارین و زۆر بە ئاسانی ئەتوان کەسانی ئاسایی یاخود موچە خۆریا کە کەسێ شتێ پاری کۆ کردوێتەوە بە ئاسانی هەڵی خەڵەتیان نوێکەنە ناو مامەڵێ و پارەکەی لە دەست هەیە زەرری کردو دوکانەکەی نووسنگەکەی داخستو ینی لە بازاڕی دۆلارەکەی ئێمە بدۆدەچوومان کردووە کە بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ مامەڵەی هەوایی کردووە یعنی لە پاڵ ئیشەکەی خۆیدا خانووی فرۆشتووە سیارەی فرۆشتەوە بۆ بابەتە کەواتە یاسا تا ئێستا فەراغێک هەیە بۆ ئەوەی کە ئەم کەسانە وەکو تاوانبار بناسیێنێ بێگومان ئەوەی ئێمە متابعامان کردبێت تا ئێستا دادگاکانی هەرێمی کوردستان و عێراق بە دیاریکراوی نەسێکیان دەست نەکەوتووە لەسەر ئەم بابەتە چارەسەری ئەم جۆرە مامەڵەیە بکەن بۆیە بینین زۆربەی خەڵک بەداخەوە تووشی حاڵەتی ئیفلاس بوو نەبێت پارەکانی خۆی کە ئەوەی هەیەی پێداویستی سەرەتایەکانی ژیانی خۆی فرۆشە بۆی لەم جۆرە مامەڵانەکە بەڵام بەداخەوە زۆرینەی زۆری خەڵک لەم جۆرە مامەڵانە دۆڕاون و ئاگاداری خەڵکی شەکەینەوە تا ڕادەیەکی زۆر لە ئێستا یاسا ناتوانێت مافی خەڵک بسانێتەوە ئەگەر لەم جۆرە مامەڵانە خەڵەتێن. لە 20 شوباتی ساڵی 2023 هێزە ئەمنیەکانی پارێزگای دهۆک مامەڵەکردنی هەواییان بە دۆلار و تمەنەوە لە بازاڕەکانی شارەکە قەدەغە کرد بەشێک لە هۆکارەکانی دەرکردنی ئەو بڕیارە بۆ بەرزکردنەوەی بەهای دۆلار بەرانبەر دینار دەگەڕێتەوە. یەکێک لە پاڵپشتیەکان بۆ ئەو کەسانەی مامەڵەی هەوایی دەکەن متمانەیە بە شێوەیەک خەڵکانێکی زۆر پارەکانیان ڕادستی ئەو کەسانە دەکەن و لە بەرانبەردا کەسی وەرگریش مامەڵەی پێوە دەکات و زۆر کاتیش کێشەی کۆمەڵایەتی بە دوای خۆیدا دەهێنێت. سەرەڕای دۆخە ناجێگیرەکەی بازاڕی دراو لە هەرێمی کوردستان و عێراق بەڵام مامەڵەکردنی هەوایی بە دراوە کەمی نەکردووە و تا دێت کاریگەری نەرێنی لەسەر بەهای دینار لە بەرانبەر دۆلار دادەنێت. شارەزایەکی ئابووریش دەڵێت مامەڵەی هەوایی کاریگەری لەسەر ناجێگیری بازاڕی دراو دەبێت بەڵام لەبەر ئەوەی ئەم ناجێگیریە لە بەرژەوەندی دەسەڵاتدارانە ڕێگری لێ ناکرێت بە شێوەیەک بەهای ناجێگیری بازاڕی دراو لە ساڵی 2023 هێندەی 10 ساڵی ڕابردوو سوودی بە خاوەندراوە قورسەکان گەیاندووە. پرۆسەی فرۆشتن کڕین و فرۆشتن یا تعاملی بازرگانی ئەبێ لە بەرامبەر ئەو تعاملە پارەیە کە ئەکرێ بێ شت هەبێ یا بابەت هەبێ شمەک هەبێ یاخود جۆرێک لە جۆرەکانی خزمەتگوزاری هەبێ هەیە وەکو بەڕێستان باش ئەزانن لە بازاری دراویش بنمونە تعامل ئەکرێ بە دۆلار کە دۆلار ئەفرۆشرێت بە ئەوەندە دینار واتە دۆلارەکە بێتە شمەک و دینارەکە بێتە نەقد یاخود ئەبێتە پارە بۆیە لێرە بەو شێوازە جۆری تعاملکردن بە شتومەک هەیە فرۆشتن و کڕین هەیە بەڵام بابەتێکی واکە ئەوەی کە ناویان ناوە بنمونە معاملەی هەوایی واتە هیچ بوون وجودی نییە شتەکە کە معاملەی پێئەکرێت کە بریتە لە دۆلار یاخود دراوێکی گرانبەها بوون وجودی نییە لە با بڵین لە زانستی ئابووری لەبەرەوەی زانست ئەگەڕێ بەدوای شتە حەقیقیەکان ڕاستیەکان لە هەمان کات ئەمە طبعاً بە زۆرینەی تعاملەکان ئەوانش کە ئەکرێت بەدەر لە چوارچێوەی زانستی وی نەکرێەوە چێتە بوارێکی نازانستیانەوە چێتە بواری لەوانەیە بچێتە بواری فێڵکردن هەرچەند ئەم بابەتی تعاملکردنی هەواییە بە ڕەزەمەنی دوولایەن ئەبێ واتە لێرە ئەم ئەزانێ لەسەر چ بابەتێک تعاملەکە لەگەڵ ئەوە ئەوش بە هەمان شێواز ئەزان لەسەر چ بابەتێک تعاملەکەم بەڵام حەقیقەتەن بەم شێوازە زانستیانە نییە لەبەرەوە کوارزی جەنابتانم کرد شتێک نییە بابەتێک نییە بفرۆشرێت تعاملەکەن ڕێکەکەون لەسەر شتێک کە لە داهاتوو ڕوو ئەدات من لەگەڵ بەڕێستانە ئەڵێم بنمونە ئەگەر دۆلار گەشتە ئەوەندە جەنابتان ئەفەرمون نە ئەگەر ئەی باش ئەگەر پێچەوانە بوو دابەزی بۆ ئەوەندە مەبەستمەوەیە لێرە شێوازێکی ڕاستی و دروست نییە بۆ تعاملکردن لە نێوان ئەو دوو کەسە یاخود ئەو دوولایەنە واتە هەر شتێک مامەڵەکردن بێ پێی ناوتێ زانستی ئابووری و ئابووری ئەگونجێت هەندێک جا بچێتە بواری قومارکردن فێڵکردن یاخود بە ڕێگای ناشەرعی بۆ کۆکردنەوەی داهات و پارێک واتە ئەو بابەتانە لە هیچ پێناسە و یاسایەکی ئابووری داجی نابێتەوە خۆی ئەوەی کە گرنگای مە بزانین ینی بابەتی شەرعی ببورن من خساسم شەرع نییە بۆم نییە قسە بکەم لەو بوارە بەڕێزانی تایبەت هەن لەو بارە قسەکەن بەڵام
مەرج نییە هەموو شتێکی شەرعی خۆمان بە تایبەت ئاینی ئیسلامی پیرۆز شەرعی لە ڕووی یاساکەنا شەرعی لە ڕووی ئابوووریەکەیەوە گونجاوە مەبەست بۆیە پرسیارەکە لێرە بەڵێ ئەگەر ئێمە بڵێن مادام ئەوان دوو کەسن ڕێکەوتون لەسەر بابەتەکە تەواو ئەگونجێ بۆ ئەو دوو کەسە العقد شريعة المتعاقدين أو دو كسة تعاقد يعني كدو قريبس يعني أنجام داوى عقد نبي هندجة عقد نيو تنها بابتك أيام بشوي عقدك إلكترونية ل بابلي والك التليجرام يقدايا هندي ناو قابلي أوي دوات جورانكاري بس دابي قابلي أوي بصرة وقابلي أوي دسكاري بكري جاري واي بابتك تنها متماني لبازارك أم عليه بوروج يكشمة أو مليون ثمن مالم بيت بلى أو كسا جيجي سيقيا كبنمونا من تعاملكم لەگەڵ بەرز وەکو جەنابتان کە ئەفەرمونون ئەوەندە پارە ماڵم بێت بە دۆلار بێ بە تمەن بێ بە یۆرۆ بە بەر شتێک بێ بەڕێستان کە جگەی سیقەن لای من تەواو یەکلایی بووتەوە ئیتر لێرە ئەوەی کە ئەفەرمونون بەڕێستان بە وەرەقی بکرێت یاخود بە ئەلکترۆنی بکرێت شتێکی وا بێ ئەوە بەتەکیید ئەچێتە چوارچێوە یاساوە بۆ محاسبەکردن لێپرسینەوە لە نێوان ئەو دوو کەسە یاخود ئەو دوو لایەنە بەڵام وەکو لاینی ئابووری بەڵێ جایزە کە من تعامل بکەم بە شتێک نەکزانستی ئابووری وەکو لاینی ئابووری من جایزە تعامل بکەم بە شتێک لە بین من و بەڕێستان اتفاقمان کردووە ڕێکەوتون لەسەر بابەتێک بە ئەوەندە پارە لەسەر من ماڵ بێت و بەڕێستان ئەفەرمونون نەخێر بە ئەوەندە ئیتر ئەگەر دابەزی نرخەکە بنمونە زەرەکەی من ئامادەم زەرەکە بدەمەوە یاخود ئەگەر زیادی کرد جەنابەت ئەگەر من زەرم کردووە لەو جۆرە تعامل و ڕێکەوتنە ڕێک ئەکەوین ئەی جۆری تعاملەکە مەقبولە قبول کراوە لە ڕوو ئەو دوو کەسە مادەم قوبولیان کردووە بەڵێ بەتەکیید خۆیان ئەوان ڕێکەوتون لەسەر ئەو جۆرە بابەتە بەڵام من وەکو خۆم شخصیان بە بۆچوونی من لێرە ئەو جۆرە تعاملە زیاتر یعنی هەوڵ ئەدرێت بۆ ئەوەی قازانجەکە بکرێتە ئامانج یعنی بەنمونە من لە تعاملکردنی دەفتەر دۆلار گریمان 3 میلیۆن دینارم داناوە وەکو قازانج دەسم بکەوێ جەنابتان لەوانەیە 2 میلیۆن لەوانەیە 5 میلیۆنتان داناوە بە مەرجەکان کە ڕێک ئەکەوین لەسەری لە بینی خۆمان بۆیە لێرە ئەو جۆرە تعاملە ئەو ڕێکەوتنە قازانجەکە مەبەستە ئایا 3 میلیۆنەکەم دەسەکەوێ یان جەنابەت 5 میلیۆنەکە دەسەکەوێ قازانجەکە مەبەستە بۆیە ئەبینی جەنابەت کە باس دەم جۆرە تعاملاتە ئەکرێ خەرکێکی زۆر وەکو قومار مایەپوچ بوونە سەرۆت و سامانیان دۆڕاندووە لەبەر ئەوەی من بنمونە دەفتەرێک دۆلارم هەیە بەڵام قومارەکەم ئەمە بابڵ ناوینە قومار بە 5 میلیۆن بنمونە 5 دەفتەر 6 دەفتەر بزان چەندێکم هەیە من دەفتەرم هەیە قومارەکەم بە 5 دەفتەر بەدە دەفتەر واتە لێرە ئەگەر من دۆڕاندم بنمونە بای دەفتەرێک پارەم دۆڕاند لەو دەفتەر یاخود لەو 20 دەفتەرێک کە چوومەتە ناو قومارەکەەوە خوانە خواستە با بڵین بەو شێوازە ئیتر من ئەبێ بچم قەرز بکەم یان چیم هەیە بیفرۆشم بۆ ئەوەی لەبری ئەو زەرەرە پارەکەی کۆ بکەم و پارەکە بدەمەوە لاینی مەبەست یاخود کەسی مەبەست یان قۆڵی کەسێکی دیکە ببڕیت بۆ ئەوەی فێڵی لێ بکەیت و پارەکە بێنیت و تعویزی بکەیتەوە بەتەکید و بەتابەت ئێستاش ئەبینی جەنابەت لەم دۆخەنا لەبارەی لەوەی کە دۆلار بەرامبەر بە دینار بەتابەت ئەگەر باس بکەن لە دۆخێکی نائاساییە ناجێگیری هەیە لە نرخی دۆلار بەرامبەر بە دینار لە بازارەکانی هەرێمی کوردستان و لە عێراقیش تەسەورەکەم ئەم بابەتە زۆر ئاسایی بێ لای خەڵک کە زەرەر و زیان تەحمل بکەن باشترە لەوەی کە ڕۆژانە من وا بۆیە چەم ڕۆژانە لەبری ئەوەی کە بنمونە ملیۆنێک 2 میلیۆنێک دەسی بکەوێت کەسێکی وە پەنا ئەبە بۆ ئەوەی بابەتێکی وا ئەگەر ناوێنە وەکو عەرزی جەنابتان بکردناوی خۆمار بنین لەوانەیە بە دەفتەر دۆلار پارەی دەست بکەوێ بۆیە لەم دۆخەدا وە لە عێراقێکە تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵێن یاسا سەروەر نییە بەڵێ ئەم بابەتە ئاسایی ئێستا 850 کۆمپانیا و نووسینگە لە 4 بازاڕی سلێمانی سەرقاڵی گۆڕینەوەی دراوی بیانی و ناوخۆییەکانن بەڵام ئامار و ژمارەیەکی ڕوون لەسەر مامەڵەی هەوایی لە بازاڕەکانی ئەو پارێزگایەدا بەدی ناکرێت بەڵام ئەنجومەنی دراوفرۆشانی هەولێر دەڵێت ڕۆژانە 50 بۆ 100 میلیۆن دۆلار مامەڵەی هەوایی لە نێو هاوڵاتیان و کاسبکاران بەڕێوە دەچێت. لە ڕاستی ئەبێ بچینەوە بۆ ئەو مەرج و ئەو پێوەرانەی کە شەریعەتی ئیسلامی لە فقی ئیسلامیە بۆ مامەڵەکردن و کڕین و فرۆشتن دایناوە
لە فقی ئیسلامیە شریعی ئیسلامیە کڕین و فرۆشتن مامەڵەکردنی پارەی یاخو مەسەلەن هەر جۆرە کاڵایە کەیفرۆشین یەکێ لە مەرجەکانی بریتە لەوەی ئەو شتێک کەیفرۆشم بێ مڵکی خۆم بێ ئەگە ئێستا من میوێ جەنابێ بێ لە من شتێ بکڕی من شتەکەم نێ بڵاولاون ئەوە پێ فرۆشم بەونە داوای کتێبێکی کتێبەکە من نیمە بڵم کاکە کتێب من فێفرۆشی بە 10,000 دینار بەڵام تا ئێستا کتێبە من هەر نەشم کڕیەوە بۆ خۆم ئەمە فرۆشتنی هیچە بە تۆ لێرا جۆرە لە شریعەتی ئیسلامی پێی وایە خەڵەتاندنی تێدایە چونکە من کاڵایەکە نیمە چۆنە بیفرۆشم واتە کە من خۆم نەبووم بە بازرگان بووم بە بازرگان ئەبێ جارە کاڵەکە بکڕم پارەکەم دابێ بە کابرا دەست خۆم کەوت بێخە بیخەمە مەغزەنی خۆمەوە لە گیرفانی خۆمان لە قاسی خۆمان داینێم ئەو کاتە بۆم هەیە بیفرۆشم بە تۆ تاکو تۆ نەخڵەتێم چوە پارە لە تۆ وەرەگرم بەڵام هێشتا هیچم نییە لە شوێنیا بدەمەوە لەم کاتێ ئەمە جۆرێکە لە فێڵکردن شریعەتی ئیسلامی پێی وایە ئەڵێ تۆ گیرفانی خاڵی نابێشتی هەوا بفرۆشی بە خەڵک ئەمە یەکێکە لە مەرجەکانی مەرجی دووهەم لە معاملەکردنە دایمە نەبێ شەفاف بین واتە بێ شتێک کەیفرۆشی بە من تۆ بۆ چاکی بیبینی منی بە باشی بیبینم چەندە دڵنیام لە بینینی شتەکە کە ئەزانم بێعیبە ئەوە دڵنیام لەوەی پارەکەش بە هەمان شێوەیە ئەگەر کاڵایەک بفرۆشی بێتن نە تۆ بیبینی نە من بینیوێتم نەزانین چۆن نییە ئەو کاتە شریعەتی ئیسلامی دەڵێ ئەمە یەکێکترە لە شێوازەکانی خەڵەتانی خەڵک بۆیە ڕێگەمان پێ نادا معاملەی ئاوا بکەنە بێ شەفافەتێکی تەواو لە بینی بەیاع و مشتریا هەبێ وهي حتى لفقه إسلامي ده فرمية لكرين وفروشنا لما زبي إمام أبو حنيفة لواني بايع ومشتري أصل تيا تراضية دو بدل برني رزامدي لنواني هدو طرفها لسرد أويك أم كالا هدو كان في رازين هدو كمان من ببارك رازين توج بكالك رازي ألم جولا معاملاني كيسادة كده كناي معاملة هوائية تأتي لمعاملة دراو على جور دراو كما سيد دراو يجيك لو معاملاني كزول نزيك للربا خواري والرباش يجيك لو تاوانا جوراني ك هم تاوانە و هەم لە هەمان کاتا زەردانە لە خەڵک و لە هەمان کاتیشە بەڕاستی وەکو سەڵەتان واتانێ کاداتەن چۆن جەستەی ئینسان داڕزێنێ ئاواش سەرمایەدار داڕزێنێ چونکە ڕیبا لە ئیسلامە بۆچی حرام کرا ڕیبا لە ئەساس و دەرهاویشتە و لێکەوتەی بە کۆیلەکردنی مرۆڤە بۆیە کە ئەگەم ئیسلام کاتێک کە دژی ڕیبا بۆتەوانێت دژی ئەوەیە کە مەسی ڕیبا ڕێکا و ڕێگەین مەسی کوێکە مەسی بە کۆیلەکردنی کیانی ئینسانێکەکە کاتی خۆی دەرگاکانی ڕیبا لێەوە دەکەوتن کە خەڵک پارەیەدا بە قەرز و نێتوانی بیداتەوە کاتەوە کوڕەکەی یا کچەکەی یا ژنەکەی بدا لە مقابلی قەرزەکەی و ئەو کاتە کچەکە و کوڕەکە دەبوو بە کۆیلی کەسێکی تو دەفرۆشە سەدان دەستی دەکرد مرۆڤ دەبووە کاڵایەکی فرۆشە لە مقابلی قەرزی کەسێکە شریعەتی ئیسلامی هەر ئەساسە ئەو معاملەی حرام کرد لێرەوە کابوو ئەم جۆرە بەعاملەکردانە ئەم جۆرە بابەتی تیا نزیکە لە ڕیباخۆریەوە شریعەتی ئیسلامی لە مامەڵەکردنیان زۆر حساسە لەگەڵیاوە وردەکاریە و لێرە پرسیاری زۆر دەکات و لێپرسینەوەی زۆریش دەکات لەسەری بۆ تاکو ئەوەی یەکەم هەزدەرە لە هاوڵاتەکە نەدەین ئەوانەی کە مامەڵە لە بازاڕەکان دووەم گیرفانی ئەو کەسێک کە فرۆشیار و کڕیارە شتێکی حەڵاڵی تێبچێ سێهەمی بەڕاستی لێرەوە دەرگا نەکەیتەوە بۆ جارێکی تر دووبارەبوونەی کۆیلەکردنەوەی خەڵک لێرەوە نەگە بچینەوە بۆ ئەو معاملەی کە ئێستا دەکرێت بە هەوایی کاتە من تەلەفۆن بۆ جەنابتەکەم ئەڵێم ئەوەندە ملیۆن تمەن ئەوە ماڵی من بێ هێشتا ملیۆن تمەنم نەدیوە تۆش دەوانێت لە سقاسەکەی جەنابتە 10 میلیارد تمەنی هەتیانە من میلیارد تمەن لە تۆ کڕێت و 1 میلیارد نیم میلیاردش نییە ئەڵێ کاکە پێم فرۆشتی بەوەندە باشە من ئەچمە بازار بەیانی ئەڵێ من میلیارد تمەن لای کاک فڵان کەس هەیە لەوێ فرۆشمەوانێ هەر بە هەوایی بەبێ ئەوەی نەداوێت بە کەسەکە نەبێت وەریشم گرت بێ دوایی لە ئاخریایان بۆ لای تۆ کاکە فرۆشتمە بەوەندە قازانجەکەیم بەرێ ئێمە پێمان بڵێ چ جۆرەشی فرۆشتن معاملەکردنیەکە ئەستان وایە کە مشتم بە تۆ فرۆژەکەم بمبێ دوو هەم بتواری تۆ لە من دۆریگری وەرەگرت پێم دابێت و پارەکەم وەرگێت لە مقابلە ئەمجا ئەو چێتە قازی ئەوەوانێ قبزی کاتۆ منیش قبزی پارەکە بکەم ئەمجا توانم قازانجم دیار بێ و زەرەرم دیار بێ واتە هەوای لە نێوان دوو کەسان نییە لە نێوان چەند کەسێکە جای وایە جاری وایە سێ کەسە جاری وایە دوو کەسە جاری بەلای کەمەوە سێ کەس هەیە دروستە بێت یا چووکە من لە تۆم کڕیوە جەنابەت هێستا هەر بە هەوایی هەر بە هەوایی دەیفرۆشمە کەسێکی تر ئێستاوی کە لە لای تۆیە من لە تۆم کڕیەوە کە وەرم نەگەتۆ هێشتا هیچیشم ناویتە لە مقابلە بەس قسەیەکم لەگەڵا کردوین ئەمە لە شریعەتی ئیسلامی بەڕاستی مامەڵەیەکی ناتەندروستە چووکە و پێم وتی مەرجەکانی کڕین و فرۆشین تێ ناتەدی نە کاڵایەکی وەرگیراو هەیە نە پارەیەکی دراو هەیە دەستخۆش بێ دکتۆر لە ماوەی ڕابردوودا زۆر پەیوەندیم بە ژمارەیەک کەسانی یاسایی و ئابووری ناسیشەوە کرد تا ڕادەیەک بێ ئاگایی خۆیان لە بابەتەکە دەرەبڕی و زۆر لە بابەتەکە ئاشنانین و زۆر شتەکە بڵاو نییە بە قسەی خۆیان دوای ئەوەی کە بۆمان ڕوونکردنەوە بەشێک لە مەلومانەکەوتیان بۆ ئێمە تاسێ چی بووای لە مامۆسایانی ئاینی کرد کە ئەم بابەتەیان زانی و فتوای تایبەتیان بۆ ئەم بابەتە دەرکرد
و کاردانەوەکان چی بوون چی هاتە لای ئێوەکو مامۆسایان وا ئێوە ئەم بڕیارە پێویستەداندا ڕاستیە یەکەم ئەلحەمدوللا تا ئێستا بازاڕەکانی هەرێمی کوردستان کۆمەڵی خەڵکی تێداکە بازاری دراوە ئاڵوگۆڕی دراوە نووسنگی دراویان هەیە کۆمەڵی خەڵکی ملتەزیمی دیندارمان هەیە کە پابندە بە دین و حەزی لە حەڵال خۆریە و حەز ناکە حرام بخواوە زۆری ئەتەسێ لە ڕیبا و زۆریش کار لەسەرەوەکە هەر جۆرە مەعاملەیەکە ئەکا لە ڕۆژشەرعیەکەی وانە ڕێکا و ڕێک پابند بێ بۆ مەرجانی کە شریعەتی ئیسلامی دایناوە ئێمە خاڵ یەکەم بەڕاستی ئەو برا بەڕێزانی ناو بازاری دۆلارەکە بوو بازاری دراوەکانی هەرێمی کوردستان و کە پەیوەندیان بە ئێمەوە کرد بۆ ئەو جۆرە مامەڵانە و ئێمە لەگەڵ چەندە نووسنگێک لەوانە کە علاقە و پەیوەندیمان هەیە من خۆم چەندین جار لەگەڵانە دانیشتوم و ڕاستەخۆ هاتوون وتم وەرە پێناسی مەعاملەکەم بۆ کە بەلەتان حاڵی ببم چۆن ئەم مەعاملە دەکرێت بە عملیەکە بۆ بکەن بە عملیەکە هاتوون لەگەڵیانە ئەنجام داوە بۆی خۆم تێبگەم لەوەی کە ئەم شێوازی مەعاملەیە چی جۆرێکە و ئایا جۆرە لە حەڵاڵی تایەتیانی چووکە نەبادا مشتی حرام کەم کە حەڵاڵ بێ خوانەخواستە لە شریعەتی ئیسلامیە غەڵەتە وەکو چۆنەکە هاتوو خوانەخوات حرامێکمە حەڵال کە بێ هەر غەڵەتە لە هەردووکیان هەر هەڵن ئەبێ وریای ئەمە بی و یە کاتێک کە لەگەڵیان دانیشتووی نەک یەک جار من دوو جار سێ جار چوار جار ئەم جار لە پرسیارەکان کە دەهاتن لە چینێکەوە داهات ئەومان دەبینی چینەکەی تیش کە پرسیارەکەم گوت تۆ جۆرە بۆم باسکە نەبادا ئەوە شێوازێکی وت پێ ئەمان جیاواز بێ بۆی لە سوڕەتەکان هەمووی تێبگەن لە وێنەکانی هەموو تێبگەن و خۆشمان چوینە ناو بازار لەگەڵ نووسنگەکانە خۆمان لە بەفیعلی جۆرە لە معاملەکانمان ئەبینی زانی ئەمانە چیەکەن هەتا جارێکیان چەند برادێک ڕۆژێکیان وتیان مامۆسا ئەوە لە چ نووسنگێکت هێوتم وڵای تا ئێستا نووسنگەم نوتیان وڵا چۆن ئیشەکەوتم وڵا هەرجار دێمە وەکو سەعبەت دەفتەرێکم پێوشتمە نووسیەوانێ وتی ئەومە نزانی جەناب لێرە کاسپێکەوتم وڵای تا ئێستا دمەرێک تونێکم نەفرۆشە و دۆلاگەشم نییە بیفرۆشم بەڵام من دێم لە ئێوە تێبگەم هاتم بەس بۆی حاڵی بنزانم معاملەکانی ئێوە چۆنە ئەمانە بوون بەڕاستی کرد بوو بە شتێک و هاتە لای ئێمە پێویستی کرد بۆی کە قسەی لەسەر بکەین و بە تەواوەتی بیناسەین بۆ هاڵاتیانە کە چۆن معاملە دەکەن لە بوارە هیچ گرفتێ دروست بۆ نێوان خەڵکا بۆ نێو مامەڵانەوە گرفتی زۆر نەک تەنهایە گرفت بەکو سەدان گرفت دروستە بێ گرفتێکە بەشێکی زۆر هەیە پارەیەکی زۆری بەم شێوازە دەڕوات چووکە ئەوەندە ئەچێتە ژێرباری ئەوەی کە بیل لە قازانجەکەی کاتەوە خێرەکەی چەنەیە بڕ ئەچێت لە ژێرباری مەسەن دەم 30 میلیۆن 30 میلیارد تمەن مەسەن 40 میلیارد تمەن دواتر لە بەیانەیە کە دابەزێ ئێزەرە دەکات لە هاوان کاتە هەوا بە هاوایی هیچیشی نییە نە پارەی هێو نە پارەشی داوە بە ناویش خاوەنی مەسەن 30 میلیارد تمەنە ئەم 30 میلیارد زەرە دەکات هەتا نا ئەگەر دۆلار تەنێک تۆز بەرز بێتەوەوانێت تمەنێک تۆ دابەزێ ئەزانین 30 میلیاردەکە چەند لێکەوتەی هەیە بۆ خۆیەکە خانمەکەشی بفرۆش و چەند خانی بفرۆشی بخاتە سەرێک ناتوانێت قەزەرەکەی ئەو دابینکە ئەو نمونانەشمان هەیە خەڵک خانووی فرۆشت و باڵە قوربان ئەمانە بەشێک بوو لە کێشەکان بەشێک کێشەی ترمان هەبوون کە بوو بە مشکلەیان لە بینی عێراقی و ئێرانیە لەسەر ئەو بابەتە هاتن کات دەکە لە لیژنەکان لەگەڵیاندا ئانیشین حتا لە ماڵی خۆمان لەوانەیە چەندین جار هەتاکو نیوەی شەو تا گەشتوندە نەتیجەیەکە کە ئێوە لەسەر هیچ ماماڵتان کردووە ئەبێ لەسەر هیچیش ڕێکەون بۆ خۆتان پێکەوت چووکە هیچ مام لێکەوتەی هەر هیچە واتە هەندێک کات ئەو کەسی کە دۆڕانیۆجی پارەکەی نەداوە باڵا قوربان زەرەکەی کردووە دوای من داوای پارەکە کە من پێم فرۆشید و قازانجی خۆم هەیە وەڵا کاکە زەرە دەکەم وەڵام من قازپارەی خۆم و قازانجی خۆم مارەوێ زۆر دەکرێت کەیفی خۆتە هیچ جۆرە نووسراوێک لە بینیانە نەبوو مامۆستا نووسراو نییە هەمووی شەفەویە زۆربێکم ئەم شێوازی نردنی نامەیە بە نامەیەکی سەوتی دەنێرن بۆ یەکتر کە لە ڕێی مەسەرن واتساپ هەیە لە ڕێگەی مەسەرن تیلیگرام هەیە هەر کەناڵێکی تر خۆیان پەیوەندیان پێکەوە هەیە ئەوە ماڵم بێ ئەوە ماڵت بێ ئەوە ماڵمە ئەوەندە ماڵتە ئەوەندە ئا بۆ شێوازە نا ئەوەندەیە هیچ حکومێکی لەسەردانانێ ئەوانە زۆر مەسەن سەوتیانە نابنە وەسیقەیەکی ڕاستبی چووکە احتیمالی گۆڕینی دەنگ و ئەوشتانی تیا هەیە هەچە نەوانە 100% خۆیانین ئێمە ئازانین بەڵام ناکاتەوەی چووکە خۆشینکاری نانە کەسیانکاری ناکەن معاملەکە هەردووکیان زان کە کردویانە بەڵام کابرا ئەزدانێ هەوایی ئەزدانە حرامە بەس تەرەفی وا هەیە کە هەر حرامیشە و کوێ نادات ێڵە من کردوومە پارەی خۆمەوە و کەیفی خۆتە لە کۆتایی بەرنمەکەدا بۆمان ڕوون بوویەوە مامەڵەی هەوایی بۆ زۆرینەی خەڵک دەبێتە مامەڵەی مەرگ و بۆ بەشێکی دیکەش دەبێتە هەوای ژیان بەڵام زەرەرمەندی یەکەمی بازاڕی دراو چینە ناوەندەکەی کۆمەڵگەیە لەسەر حکوومەتیش پێویستە بابەتەکە بەجددی وەربگرێت و بەر لە مامەڵەی هاوشێوە بگرێت بۆ ئەوەی بەهای دراوی ناوخۆ ڕوو لە داڕوخان نەکات. لە کۆتایی بەرنمەکەدا ئەو وەڵامەمان دەستکەوت کە مامەڵەی هەوایی ئەگەر پاڵپشتی دەستڕۆیشتوەکان و دەسەڵاتدارانی لە پشتەوە نەبێت ئەوە بە هیچ شێوەیەک جێبەجێ و بەڕێوە ناچێت بەڵام
هەر کاتێک مامەڵە هەواییەکان زیاتر تەشەنە بکات ئەوە بەهای دۆلار زیاتر بەرز دەبێتەوە و بەهای دیناریش ڕوو لە نزمی دەبێت.